بسم الله الرحمن الرحیم سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان خۆشحاڵم کە دەگەم و خزمەتتان لە درێژەی ئەڵلقەکانی ڕۆشنایی ئەم ئەڵلقەیەمان ئەڵلقەی سیوسێهەمینە لە خزمەتی جەنابی مامۆستا عەلی باپیرزانە و بیرمەند جەنابی مامۆستا یاخوا بەخێر بێی. سپاس ئێوەش بەخێر بێن و بەرەکەتی زیاتر بخات تەمەنمانەوە. جەنابی مامۆستای دیارە یەکێکی دیکە لە گەیشتن بە ڕاستی و ساغیەتی لە دینداری و مسلمانەتیدا بابەتی خۆپارەسن لە قەدەغەکراوەکان و خو خدەی خراپە. بابەتی ئەمڕۆمان لەسەر ئەم بابەتەیە ئەم باسەیە جا سەرەتا جەنابت لە کتێبی مەوسوعە و ڕەوشت و ئاکاری ئیسلامی لە بە ڕۆشنای قورئان و سوننەتدا باسی مەترسی و زیانەکانی هەڵسوکەوت و ڕەوشت و ڕەفتاری خراپ و دزێو دەکەی. سەرەتا پێم باشە پێناسەیەکی سوء الخلق بکەین ئینجا بچینە نێو بابەتەکە. الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين خصوصا سيدهم إمام المتقين وقائد المجاهدين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب آمين. مامۆستا محەممەد خۆپاراستن لە قەدەغەکراوەکان و لە ڕەوشت و خو خدەی خراپ هەر بەڕاستی هۆکارێکی زۆر گەورە و گرنگە بۆ ئەوە کە هەرچی زیاتر ئینسانی مسلمانەتیەکەی دینداریەکەی ڕاستتر و ساختر بکە. پێشتر باسمان کردووە کە ڕاست واتە بەپێی بەرنامە و ئاین و شەریعەتی خوا بێ و ساغیش تەنیا بە مەبەستی ڕازیکردنی خوا ئەنجام بدرێ، واتە هەم ئیتیباع لە کردەوەکانماندا هەبێ شوێن کەوتنی شەریعەت و هەم ئیخلاص و تەنیا خوا پێ مەبەست بوون. خۆپاراستن لە قەدەغەکراوەکان و لە خو خدەی خراپ ئەوەمان دەخوازێ کە پێشێ دەبێ پێناسەی قەدەغەکراوەکان بکەین و پێناسەی ڕەوشت و خو خدەی خراپیش بکەین. جەنابەت پرسیارەکە دەوە بکە ئێمە پێناسەیەکی خو خدەی خراپ ڕەوشتی خراپ ئاکاری خراپ بکەین. لە شەریعەتدا دوو زاراوە هەن، حوسن الخلق و سوء الخلق. حسن الخلق یعنی ڕەوشتی جوان ئاکاری جوان و بەرز و پەسەند، و سوء الخلق بە پێچەوانەوە ڕەوشت و ئاکار و هەڵسوکەوتی خراپ و دزێ و ناقۆڵا و بەد. ئەلجورجانی لە کتێبە ناودارەکەی خۆیدا التعریفات ئاوا پێناسەی سوء الخلق یا ڕەوشتی خراپ ئاکاری خراپ دەکا. دەڵێ سوء الخلق هيئة راسخة في النفس تصدر منها الأفعال القبيحة من غير حاجة إلى روية وتفكير. يعني پێناسێکی کورت و پوخت دەکات. دەڵێ خو خدەی خراپ بەو حاڵەتە ڕۆچووە دەگوترێ کە لە دەرونی مرۆڤدا حاڵەتێکی ڕۆچوو ڕیشەدار پەیدا دەبێ، کردەوە خراپەکان و هەڵسوکەوتە خراپەکانی لێوە دەردەچن لەو حاڵەتە ڕۆچووی نێو دەروون بەبێ ئەوەی پێویستی بەوە بە بیری لێ بکاتەوە. بۆ وێنە ئینسانی ڕازگۆ پێویست ناکەم جارێ بیری لێ بکاتەوە لێ ڕاستی بەڵمیان درۆ بکەم. بابای درۆزنیش زۆر پێویستی بە بیرێکردنەوە ناکە، هەرێستا درۆ دەکا، دەبێتە سیفەت، دەبێتە سیفەتێکی ڕۆچوو تێیدا. ئەڵبەتە جاری وا دەگونجێ کەسێکی ڕازگۆش لە پیتەی دەرچێت درۆی بکە یا قسەیەک کەم و زیاد بکات و ئەوانە، بەڵام ئەوە کە تێیدا ببێ بە خوو و تێیدا ببێ بە حاڵەتێکی ڕۆچوو، ئەوەیە کە پێناسەی ڕەوشتی خراپ خو خدەی خراپ سوء الخلق دەیگرێتەوە. کاتێ مرۆڤ کە ئاوای لێ دێ بە تەکید بەبێ پێشەکی وای لێ نایە، هەروەکو چۆن ئینسان کە دەڕازێتەوە بە ڕەوشتی جوان ئاکاری بەرز و پەسەند دیسان بەبێ پێشەکی نییە.
بەڵکو ڕەوشتی جوان دەرەنجامە و بەرئەنجام و دەرەنجام و بەرهەمی چەند پێشەکیەکە هەروەکو ڕەوشتی دزێ و خراپیش دیسان ئەویش بەرەنجام و بەرهەمی چەند پێشەکیەکە. بۆیە لە ئیسلامدا زانیاریەکی تایبەت بەوە هەیە کە پێی دەگوتری عیلم و تەسکیە بەڵێ یاخود ناوە نێوژەماوەریەکەی ڕەنگە باوتر بێ علم التەسەوف و ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە مەجموع الفتاواکەیدا هەردوو بەرگی 10 یەکێکیان التەسەوف ئەوی دیکەشان الخلق یا السیر الخلق الأدب والخلق شتێکی ئاوایە چونکە لە ڕاستیدا ئەو زانستە مەبەست پێی پەروەردەکردنی مسلمانە لەسەر ڕەوشتی جوان و خۆ دوورگرتنی لە سیفەت و خوخدە خراپەکان و یەکێک لە پسپۆڕانی بواری ئەو زانستە زانستی سلوک ڕەوشت ئاکار دەڵێ التصوف خلق فمن زاد عليك في الخلق زاد عليك في التصوف دەڵێ تەسەوف بریتێ لە ڕەوشت واتە ڕەوشتی جوان ڕەوشتی پەسەند هەر کەسێک ڕەوشتی لە تۆ جوانتر بێ لە تۆ تەسەوفی زیاترە ئەمە بەڕاستی پیاوێکی عاقڵ بووە کە ئاوای پێناسە کردووە چونکە من لە کتێبەکانی خۆم دەباسم کردووە کە بە ناوی سۆفی لە خۆنان سۆفی و دەروێش و مریر و دێوانە ئەو ناوانە کە لە خۆدەنەی مەرج نییە ئەو ئامانجەی کە کاتی خۆ ئەو ناوانەی بۆ دروست کراون ئەو ئامانجە لە تۆ داهات بێتە دی هەروەها بەنسبەت ئەوەی مەسەڵەنی چێلان لە خۆدەنە سەلەفی وارزانانی کە ناوی سەلەفی بوو تازە و حەقی ڤیتۆی هەیە لە بەرامبەر ئەوانی دیکەدا ئەو هەرچی بیکە هەر ئەوەی کە سەلەفی ساڵح گوتوێتی کە ڕەنگە تەنیا ناوەکەی وەکووی سەلەفی ساڵح بچێ کە ناو بەبێ نێوەڕۆک ناو بەبێ نێوەڕۆک هیچ نییە و پاکەتێکی خوێ لەسەریشی بنووسە هەنجوین کە تامەت کرد هەر خوێ يعني ببي العلماء لم يجوا يعني العبرة بالمحتويات والمضامين وليست بالأسماء والعناوين عبرات بند لا نيوروكو شونيتي كان داية نقل ناو نشانو ناو كان دا يعني ناو نشان هيش لمروف ناقوره وهيش لهيش تيك ناقوره شتيشي خراب لسريش بنوسا زور شاكو زور جوانا بلام ديسان کاریگەری بۆ سەر نێوەڕۆکەکەینێ بۆیە من تێبینیم هەیە لەسەر زۆر لەو ڕێکلامانەی کە دەکرێن بۆ چا دەکرێن هەرچی مەسەر ڕێکلام بۆ چا دەکات دەڵە چاکەمی لە هەمان چاکترە ئەوی دی ڕێکلام بۆ برنج دەکات دەڵە برنجەکەی من لە هەمووان چاکترە ئەوە حکایەت و میکایەت من خەریکم دەگەمە و قەناعەتەی چ شتێک زۆری ڕێکلام بۆ بکرێ دیارە خراپترە ئەگەر ناشتی چاک زۆر پێویستی بە ڕێکلام بۆکردن نییە سا کەسێ بۆنی خۆشی لێبێ پێویست ناکە جار بدا کاکەوەرن ئەم بۆنی خۆشم لێدە بۆ نەخۆشەکە بۆ خۆ دەڕوە واگەر جاڕیش بدا بەڵام بۆنی ناخۆشی لێبێ بش لە بۆنی خۆشم لێ دێت سوودێکی پێ ناگەێنێ بەڵێ جەلای مامۆستای اینجا لەسەر خۆپاراستن لە قەدەغەکراوەکان و خودەی خراپ ئەوەت باس کردووە کە تەنها خۆپاراستن لەو سیفەتە بەز نییە بەڵکو دەبێ مسلمان و بابای مسلمان هەوڵدا لایەنە ئەرینەکەی یعنی سیفەتی باش بکە نەک نێزێک بیتەوە لەم سیفەتە خراپانە گومانی تێدانە خۆ سا بەردێکیش زەرەر لە خەڵک نادا بەڵام سوودیشی نییە لەو ڕۆکە وەکو بەردیانی یا مەسەلەن چڵەجیایەک زیانی نییە بەڵام قازانجیشی نییە بۆیە بەڵێ بەتاکیت باز دەکرێت کە دەبێت خۆ لە قەدەغ کراوەکان بەپارێزی بەڵام خۆپاراستن لە قەدەغە کراوەکان لە محەڕەمات بەتەنێ ئینسان ناکا بە هیچ بەڵکو دەبێت لە بەرامبەر قەدەغە کراوەکاندا ئەتۆ فەرمان پێکراوەکان جێبەجێەکەی مەئمورات ئەگەر خۆ لە منهیات و قەدەغە کراوەکان دەپارێزی دەبێت فەرمان پێکراوەکان جێبەجێەکەی بە زۆریش وایە ئینسان ئەگەر خۆی لە فەرمان پێکراوەکان دزیەوە ئەوانی جێبەجێ نەکردن بە شێوەیەکی ئۆتۆماتیکی قەدەغەکراوەکانی تێدا دێنەتی بە پێچەوانەشەوە هەر ڕاستە بە ئەندازەیەوە کە ئینسان ڕێی ڕاست دەگرێ چاوی لە چاکە دەبێ
بە شێوەیەکی ئۆتۆماتیکی لە خراپە دوور دەبێت وەکو خوای پەروەردگار دەفەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر بەدڵنیایی نوێژ قەدەغە دەکاوەتە خاوەنەکەی قەدەغە دەکاو دەیگێڕێتەوە لە فەحشا بریتین لە هەموو ئەو قسە و کردەوانی ناشیرین و ناقۆڵان والمنکر بریتە لەو هەر قسەیەک و هەر کردەوەی کە خراپ بێت واتە لە ڕووی ناشیرینیەوە گوناحەکان پێیان دەگوترێت فەحشا و لە ڕووی خراپی و زیان بەخشیان و پێیان دەگوترێت منکەڕ نەناسرا و نەزاندراو واتە عەقڵی مرۆڤ ناخی مرۆڤ زەکماشی مرۆڤ پێی ئاشنانیەوە شریعەتی خوای پەروەردگاریش بە شتێکی نامۆ خراپی دەزانێت کەواتە ڕاستە یعنی قسەکەت جوانە کە لەوێدا گوتراوە فعلاً بە تەنیا بە خۆ پاراستن لە خوو خدەی خراپ ئینسان چاک نابێ بەڵکو دەبێ لە بەرامبەرداشتی سیفەتی چاکی لە خۆدا بێنێت بۆ وێنە کەسێک کە بێوێت ینی سیفەتی درۆی پاڵ نەدرێتە لا دەبێت ڕازگۆ بێ کە ڕازگۆ بووی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی چاود لە درۆ نابێ یا مەسەرەن کەسێک کە خۆ بە کەمگر بوو بە شێوەیەکی ئۆتۆماتیکی خۆ بەزلگر نابێ خۆ پەسەند نابێ کە بەڕەحم بووی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی دەڕڵق و بێبەزایی نابێ و هەتا تا کۆتایی هەموو سیفەتە باش و خراپەکان هەر بۆیەش من لەو مەوسوعەیەکی سربەخۆم لەو بارەوە نووسیوە ڕەوشت و ئاکارە پەسەندەکان هەڵبەتە بەڵام لەوێشدا گوتومە کە پێچەوانەی هەموو ئەو ڕەوشت و ئاکارە پەسەندانە خراپەکانن یعنی وەکو گوتم ڕازگۆی پێچەوانەی درۆکردنە ئەمانەت پارێزی پێچەوانەی خیانەت بە ئەمانەتە ڕەحم و بەزەی پێچەوانەی دڵڕەقی و وێبەزەییە خاچی بوون پێچەوانەی خۆ بەزلگریە تا کۆتایی بەڵێ جەنابی مامۆستای سەر ئەو بابەتەی کە چێ دەتوانێت قەدەغەکان نەشتێنێ خۆ دوور بگرێت لە ڕەوشتە دزێ و خراپە و ئاکار ناپەسەندەکان کە لەوێ باس کردووە کە ئەرکە شەرعیەکان سەرەتا و بنەمان بۆ ئەم کارە جا ڕۆشنایی زیاتر بەسەر لەوێدا تەوان کە باسم کردو لەمە بێ ئەو ئاەتەشم هێناوە کە خوا لەبارەی نوێژەوە دەفەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر کەوا ئاەتێکە لە سوورەتی العنکەبوت خوای پەروەردگار ئاوا دەفەرمێ ئوتل ما أوحي إليك من الكتاب وأقم الصلاة إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ولذكر الله أكبر والله يعلم ما تصنعون خوا دەفەرمێ ئەوەی لە کتێبی خوا بۆت سروش کراوە بۆت نێردراوە بیخوێنەوە و نوێژ بەرپا بکە بەدڵنیایی نوێژ دەجێڕێتەوە لە فەحشا و لە منکەڕواتە لە هەرچی گوناح و تاوانی یا لە هەر قسە و کردەوەیکی ناشیرین و ناقۆڵایە و ناپەسند و خراپە وەلەذیکر الله ئەکبەر یادکردنی خوش گەورەترە یادی خوا بکەی لەو بەرهەمانەی دیکە یاخود لەو کردەوانی دیکە گەورەترە چونکە لە ڕاستیدا نوێژیش خوای پەروەردگار دەفەرمێ و ئەقیمی الصەلاتە لذیکری نوێژ بەرپا بکە بۆی منت لەبیر بێ هەمووی بۆ ئەوەی کە تۆ هەمیشە لە خزمەت خوا دابی سوبحانە وتەعالا ڕۆژ و گرتن و نوێژکردن هەروەها بەخشین هەروەها یادی خواکردن قورئان خوێندن هەموو ئەوانە بۆ ئەوەن کە تۆ هەمیشە بەدڵ لە خزمەت خوای پەروەردگار دابی جا ئەوە کە باست کرد ئەگەر مرۆڤ ڕێی شەریعەت بگرێ و پابەند بێ بە شەریعەتی خوای پەروەردگارەوە هەم وەکو ڕواڵەت هەم وەکو دەروون من لێرە دەمەوێت شت بڵێم ئەگەر کەسێک بێوێت ساق و پاک و چاک بێ نابێت تەنیا بە کتێبە فیقیەکان بە زاراوی ئەمڕۆ ئیکتیفا بکە کتێبە فیقیەکان باسی ڕواڵەتی شەریعەت دەکەن بۆ وێنە کەسێ نوێژ دەکا لە کتێبە فیقیەکاندا دەڵێ دەبێ تارت بگرێ دەست نوێژ بگرێ جەستەی خاوێن بێ پۆشاکی خاوێن بێ لە شوێنێکی پاک بوەستێ ڕوو لە قیبلە بێ و دواییش حرەکە و جموجۆڵەکانی بەو شێوەیە بن ئارام بگرێ لە کاتی جێبەجێکردنی پایەکان و واژبەکاندا تا کۆتایی ئەگە زاراوەکە دروست بێ ئەوە ڕێکارەکانن بەڵام باسی ئەوە ناکە کتێبە فیقیەکان باسی ئەوە ناکەن کە ڕوحی ئەو نوێژە بریتێ لە خوشوع
وەکو خوا دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون. قد کە دەچێتە سەر کردداری ڕابردوو مانای ساخکردنەوە و جەختکردنەوە دەگەێنێ. قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون. بەدڵنیایی بڕواداران سەرفراز بوون ئەوانەی لە نوێژەکانیاندا خاشعن. خشوع خضوع هەیە و خشوع هەیە. خضوع پەیوەندی بە جەستە و بەڕواڵەتی جەستەوە هەیە. خەضع یعنی بەڕواڵەت ملکەج بوو، بەڵام خەشع پەیوەندی بە ناخ و دەرونی مرۆڤەوە هەیە. هەروەها لە سوورەتی ئەلبەقەرەدا خوا دەفەرمێ وقوموا لله قانتين. ئەم قنوت هەڵبەتە پەیوەندی بە دەرونیشەوە هەیە، بەڵام لێدان بەس پێ ڕواڵەتە، چونکە هۆی هاتنە خوارەوەکەی وەکوم لە تەفسیری سوورەتی ئەلبەقەرەدا باسم کردووە. هاوڵان خوالیان ڕازی بێ دەڵێن ئێمە لە نوێژدا کە نوێژماندا دەبەست لە سەرەتاوە جارێ بە قسەمان پێکەوە دەکرد، جاری وا ئاوەڕمان دەدایەوە، ژموژۆڵی ئاساییمان دەکرد هەتا ئەم ئاەتە دابەزی. هەڵبەتە کە ئەم ئاەتە دابەزیوە پێغەمبەریش صلی الله عليه وسلم هەر ئامۆژگاری کردوون ئەوانە وقوموا لله قانتين. بۆ خوا بە ملکەچی بوەستن، ئاوەڕ مەدەنەوە، خۆ مەخورێنن بەبێ پێویست، قسە مەکەن. دەبێت تۆ تەماشای پێش خۆتەوە بکەی و بە ملکەچی بوەستی. ملکەچی و شتە نیە ملت بەولاولەدا خوارکە. هێندێک کەس لە نوێژێدا ملی زۆر خوار دەکات بۆ بڕگەکانی گردنی خراپە و شریعەتی جوان ناڵێ، دەڵێ ئاوا بوەستە. خوا چۆنی خوڵقاندووی بەو شێوەیە. جا ئەگەر ئینسان کارە چاکەکان جێبەجێکە، ئەگەر نوێژە، ئەگەر ڕۆژوویە، ئەگەر شتەکانی دیکەن، ئەوە بەنسبەت بڵێن کۆی قەدەغە کراوەکان، تۆ لە قەدەغە کراوەکان دەپارێزری. ئەگەر ڕەوشتە باشەکان لە خۆتدا بێنیەدی، ئەو ڕەوشتە باشانە وەکو گوتم زۆر خۆ بە پێوەماندووکردن ناکە، هەر بۆ خۆی کە ڕازگۆ بووی. مرۆڤ کە ڕازگۆ بوو درۆزن نابێ، کە بە ڕەحم بوو بێ ڕەحم نابێ، کە بەخشندە بوو چروک نابێ، کە خاچی بوو خۆ بە زلگر و خۆپەسەند نابێ، تا کۆتایی هەموو شتەکانی دیکە. جەنابی مامۆستای، وەک فەرمووتان نوێژ قەڵغانە، مرۆڤ دەپارێزی لە خوو خودەی خراپ. جا پرسیارەکەم لێرەدا ئەوەیە کە بابایەکی موسڵمان نوێژ خوێن بێ، بەڵام لە قەدەغەکراوەکان نەگەڕێتەوە وە خوو خودەی خراپی تێدا هەبن، ئەمە چۆن ڕۆشنایی دەخێ سەر؟ بەڵێ بەپی ئاەتە مبارەکەکە ئین الصەلاتە تەنها عن الفەحشاء والمنکەر، زانایان دەڵێن ئەسەلات لێرەدا ئەلیف و لامی ناساندنی لەسەرە. ناساندنەکە بۆ عەهدە، واتە نوێژەکە، نوێژە ڕاستەقینەکە، بەڵێ نەک هەموو نوێژێک. خوا نەفەرمووە ئینە سەلاتەن، ئینە سەلاتە ئەلیف و لامی لەسەرە، ئەلیف و لامەکە دەگونجێ بۆ جینسیش بێ، بۆ تێکڕا، بەڵام وا باشترە، وا ڕاسترە بۆ عەهد بێ، واتە نوێژەکە. وەکو ئێساگە گوتم کتێبم وێدە سەر سوڕ دەمێنێت، دەڵێ کام کتێب، بەڵام کە گوتم کتێبەکەم وێدە بەڵێ لە کوردیدا کە دەچێتە بەرامبەری ئەلیف و لامی ناساندن. ئەگە گوتم ئەعطینی کتابەن، نازانی کام کتێبە، بەڵام ئەگە گوتم ئەعطینی الکتابە بە کوردی کتێبەکەم وێدە، دەزانی کامێ. لێر دەخوا دەفەرمێ ئینە سەلاتە، نوێژەکە واتە نوێژە ڕاستەقینەکە خاوەنەکەی دەجێڕێتەوە لە فەحشا و لە مونکەر. فەحشا هەندێک لە زانایان گوتویانە هەموو ئەو قسە و کردەوانن کە لە بازنەی لایەنی جینسیدان بەباری خراپەدا. مونکەڕیش واتە خراپ، واتە جگە لە بازنەی لایەنی جینسی، بەڵام پێم وایە ڕاستتر بوو ئەوەیە بگوترێ الفەحشا والمونکەر. دوو تعبیرن بۆ هەموو گوناحەکان، چ بە دەست بکرێن، چ بە زمان بکرێن، چ بە ئەندامەکان. بۆچی لەو ڕۆ کە ناشیرینن پێیان دەگوتر فەحشا، ناقۆڵا و دزێ و ناشیرین، و لەو ڕۆ کە خراپ و زیان بەخشن پێیان دەگوترێ مونکەڕ. کەواتە ئەوە پێوەرەکەیە.
نوێژەکە دەجێڕێتەوە قەدەغە دەکات لە فەحشا و لە منکەر. پیاوێک لە عومەری کوڕی خەتابی پرسی خوا لێ ڕازی بێ، ئەو کاتە جێنشینی دووەمی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام، وتی من کە نوێژ دەکەم حەز دەکەم زانم نوێژەکەم قبوڵ بۆ قبوڵ نەبوو چەندی قبوڵە و ئەوانە. بەڵێ ئەویش گوتی خوای پەروەردگار پێوەری داناوە ئین الصەلاة تەنها عن الفەحشاء والمنکەر، بە ئەندازەی و کە نوێژەکە تۆ دەجێڕێتەوە لە خراپە نوێژە، بە ئەندازەی و کە ناجێڕێتەوە نوێژ نییە. و لە شوێنەوارێکدا هاتووە من لم تنهه صلاته عن الفحشاء والمنكر لم يزدد بها من الله إلا بعدا. ئەمە هەندی چەند بە فەرمایشتی پێغەمبەریان هێناوە عەلەیهی سەڵات وەسەلام. بەڵام سەنەدەکەی ئەوە نییە، هەر وا باشە بڵێن شوێنەوار واتە دەگونجێ فەرموودە بێ، بەڵام سەنەدەکەی بەڕاستی بێ ئێمە نەگەی بێ، دەگونجێ قسەی یەکێک لە هاوڵان بێ یاخو لە شوێن کەوتوانی هاوڵان و ئەوانە بێ. هەر کەسێک نوێژەکەی لە خراپە و شتی خراپە و ناقۆڵا و دزێ و کردداری خراپ نەیجێڕێتەوە، هەر پێی لە خوان دوور دەکەوێتەوە. خۆی لە فەرمایشتی دیکەدا هاتوو ئەسەلات و قوربان و کولی تەقیین، نوێژ نزیک خەرەوەی هەموو مرۆڤێکی پارێزکارە. بەڵام چ نوێژێک نوێژی ڕاستەقینە، کەواتە هەروایە کە بە ئەندازەی کە نوێژەکەت لە خراپەت دەجێڕێتەوە نوێژت کردووە، بە ئەندازەی کە ناتجێڕێتەوە شوێنەواری باشە لە سەردانانێ معناوە نوێژت نەکردووە. لەبەر چی؟ تۆ کە بیر لە نوێژ بکەیەوە هەر لە ئەڵڵاهو ئەکبەری یەکەمەوە کە پێ دەگوترێت ئەڵڵاهو ئەکبەری تەحەڕم، تەکبیرەت التەحەڕم یا الئیحرام، واتە لەو کاتەوە تۆ دەڵێ ئەڵڵاهو ئەکبەر بۆ نوێژەکەتدا دەبەستی، لە خۆتت قەدەغە کردووە کە بە دڵ و زەین و بە چاو و بە ئەندامەکان و بەڕواڵەت و بە دەروون لە بیر لە غەیری خوای پەروەردگار بکەوێت لە خزمەت خوادای. جا نوێژەکە لە سەرەتا تا کۆتایی تا سەڵاو دەدەیەوە و معناوە تۆ میعراجێکە. لە هەندێک شوێنەوارانی داهاتووە ئەسەڵات و میعراج المؤمن، نوێژ پێبەرزبوونەوەی یاخو بەرزبوونەوەی مرۆڤی بڕوادارە. تۆ مادام لە خزمەت خوادابی، ئەگەر بەڕاستی لە خزمەت خوادا بووبی، ڕکوع و سەجدەکەت، تەحیاتەکەت، ڕاوەستانەکەت، قورئان خوێندنەکەت دەبێت شوێنەوارت لەسەر دابنێ کە هەموو ئەو شتانی خوا پێی ناخۆشن خۆتیان لێ دوور بگری. ئەگەر وانە بووی معناوە لە خزمەت خوادابوونەکەدا لە خزمەت خوادابوونێکی فیزیکیە، هەرجەستەییە، ناخ و ڕوح و دڵدەروون لەگەڵدا بەشدار نەبن. بەڵێ لەسەر مۆڵەتی جەنابی مامۆستای ناوڕێکی کورت وەردەگرین و بەردەوام دەبین. بەڕێزان و خۆشەویستان، دوای ئەو ناوبڕا بەردەوام دەبین. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان، بەردەوام دەبین لە بەرنامەی ڕۆشنایی ئەڵقەی 33. جەنابی مامۆستای، دەگەینە بابەتی کە چەند دەقێکی شەریعەتی زیاتر بۆ ڕوونکردنەوەی زیاتر لەسەر بابەتەکەمان کە خەوپاراستنە لە قەدەغەکراوەکان و خودەی خراپ. زیارە جەنابت لۆ ئەم بابەتە ئاەتەکانی پێش کۆتایی سوورەتی ئەلئەنعامت هێناونەوە. جا حەز دەکەین ڕۆشنایی زیاتر بڵێ. ئەو سێ ئاەتە موبارەکە لە کۆتایی پێش کۆتایی سوورەتی ئەلئەنعام یەکێک لە هاوڵانی بەڕێزی پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتوویەتی هەر کەسێک دەیەوێت وەصیەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕاستپاردنی پێغەمبەری خوا بۆ ئومەتەکەی بخوێنێتەوە، بە ئەو سێ ئاەتە مبارەکە بخوێنێتەوە. لەو سێ ئاەتەدا خوای پەروەردگار باسی لە سەرەتاوە ئاوا دەفەرمێ قل تعالوا ئەتلو ما حرم ربكم عليكم. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پێغەمبەر دەفەرمێ بڵێ وەرن با ئەوەی پەروەردگارتان لێ قەدەغە کردوون بەسەرتاندا بخوێنمەوە. دوای باسی دەشتان دەکا، بەڵام هەمویان بە تعبیری قەدەغە نەهاتوون، هەندێکیان بە تعبیری فەرمان پێکردن بە پێچەوانەکانیان هاتوون. ئاەتەکان ئاوا دەفەرمون قل تعالوا أتلوا ما حرم ربكم عليكم ألا تشركوا به شيئا، کە هیچ شتێک نەکەنە هاوبەشی. لێرە نەیفەرموو الشرك بالله، هاوبەشدانان بۆ خوا، چوە قەدەغەکە بریتێ لە هاوبەشدانان بۆ خوا، بەڵکو تعبیرەکە وا هاتووە ئەلا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا. نەیفەرمووە دڵی داک و بابان مێشێنە، چاکە لەگەڵ داک و بابان بکەن. جاوە
من لە تەفسیری سوورەتی ئەنعامدا بە تەفسیل باسم کردووە ئەگەر بینەران و بیسەرانی بەڕێزەتوانن بۆی بگەڕێنەوە چونکە لەم بەرنامانەدا وەکو تعبیری کوردی هەر کاڵە ڕوشێنی دەکەین یعنی ناتوانین بچین نێو قوڵایی بابەتەکانەوە لێوێدا باسم کردووە کە بۆچی خوانەی فەرموو ئەشرک بالله فەرمیێتی ئەلا تشرک به شیئا واتە یەکەمین قەدەغەکراو ئەوەیە کە تۆ هاوبەش بە خۆدا بنی بەڵام تعبیرەکەەوە هاتووە کە هیچ شتێک مەکەنە هاوبەشی وبالوالدین ئیحسانە نەیفەرموو دڵی داک و بابان مێشێنن و چاکە لەگەڵ باب و دایکاندا بکەن بۆ چونکە هەر ئەوەندە بەس نییە دڵی داک و بابت نێشێنی بەڵکو دەبێت لەگەڵیشان چاکە کاربی بەڵێ ئەگەر هەر دڵ نەهێشاندن بێ ئەو هەر بە بارە نەرێنیەکەیەتی ناتوێ بە باری ئەرێنیشدا لەگەڵێندا چاکە کاربی وبالوالدین ئیحسانە ولا تقتلوا أولادكم من إملاق نحن نرزقكم وإياهم منداڵەکانتان بەهۆی هەژاری و نەداری مەکوژن چونکە ئێمە بژیوی ئێوە و ئەوانیش دەدەین جا تەماشای حکمەتی خوای پەروەردگار بکە لێرە دەفەرمێ ولا تقتلوا أولادكم من إملاق نحن نرزقكم وإياهم لسورة إسراء دفرمي ولا تقتلوا أولادكم خشية إملاق نحن نرزقهم وإياكم لير أواني بيش خصوا بو من إملاق واتو إيوك لحالة كالهجاري حالتي هجاري ونداري دان من دالكان تان مكوجن چونك بجيو إيوة دادينو هي أوانيش بلا من لبي لسورة إسراء دفرمي خشية إملاق يسا فقيرني لترسي إيوك لداهاتو دا فقير بي منداڵەکانتان مەکوژن بۆیە پێشێ لەوێ هی منداڵەکانی پێش خستووە چکە تۆ ئێستا فەقیر نی تا ئی تۆ پێشخا بژیوی تۆ بژیوی ئەوان دەدەین و هی ئێوەش دەدەین ئەمە سێ ولا تقربوا الفواحش ما ظهر منها وما بطن توخنی کردار و قسە ناقۆڵە و ناشیرینەکان مەکەون چ ئاشکرا بن چ پەنهان بن ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق أو نفسش كخوا قدغي كردو بحق خوينا بما يكوجن حق أو كسيجي كشت به شريعة بتفصيل باسي كردو ذلكم وصاكم به لعلكم تعقلون أموشقاريتان خوا كردني كبينج برقية بلكو بفامن أقا هر عقل ثان هذي بفامن دزانن هر كاملو بينجان خرابن واتا أو كخوا بار أرينيكي قوتوا پێچەوانەکەی خراپە چاکە لەگەڵ بابوداک خراپەکردن لەگەڵ بابودایی هەروەها ئەوانی دیکەش ئەمجا دوایی لە ئاەتی دووهەمدا چوار ئەوە پێنج چوار لە قەدەغە کراوەکان بازەکە دوایی دەفەرمێ ولا تقربوا مال اليتيم إلا بالتي أحسن حتى يبلغ أشده توخنی ماڵی هەتی و مەکەون منداڵی بێباب مەگەر بەکام شێوە باشترە هەتاکو دەگاتە تۆخیانی تین و تااقەت و باڵق دەبێ ولا تقربوا مال اليتيم إلا بالتي أحسن حتى يبلغ أشده وأوفوا الكيل والميزان بالقسط پێوان و کێشان بە دادگەرانە ئەنجام بدەن کەیل واتە پێوان میزان واتە کێشان بە دادگەرانە لا نكلف نفسا إلا وسعها ئەرگدار ناکەین هیچ کەس مەگەر ئەوەی کە لە توانایدا هەیە وإذا قلتم فاعدلوا ولو كان ذا قربى ئەگەر قسەتان کرد دادگەر بن واتە لە قسەکردنتاندا دادگەر بن ئەگەر خزمیش بێ خزمی بێ بەلایدا دامەشتێنە وبعهد الله أوفوا وفادار بن بپەیمانی خوا پەیمانی خوا پێ وفادار بن پابند بە شریعەتەوە مافی ئەوان دیکە بپارێزن ذلكم وصاكم به لعلكم تذكرون ئامۆژگاریشتانیشی کردن بۆی بیرتان بکەوێتەوە هەند وەربگرن ئەمجا دێتە سەر ئامۆژگاری دێم کە لە ئاەتی سێمدا هاتووە وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون وأما ڕاستەڕێی منە شوێنی کەون و شوێن ڕێچکەکان مەکەون ئەگەرنا لە ڕێی خوا دەترازێن ئەم ئامۆژگاریشانی کردن بەڵکو پارێزکار بن تەقواتان پەیدا بێن متتەقی کەسێکە خۆی بپارێزێ لە شوێن کەوتنی غەیری ئیسلام تەنیا ڕووی لە خوا بێ و ڕووی لە بەرنامەی خوای پەروەردگار بێ جا ئەمە
ئەم سێ ئاەتە مبارەکە زۆر گشتگیرن. طبعا من وەکو وتم لە تەفسیری سوورەتی ئەنعامدا باسێکی درێژ و تێر و تەسەرم لەبارەوە کردوون و زۆر شت هەڵدەگرن. بۆیە لە تەفسیری ئەو ئاەتە مبارەکەی ئاەتی سێمدا کە دەفەرمێ وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. جێڕدراوەتەوە کە پێغەمبەری خاتەم صلى الله عليه وآله وسلم ڕۆژێک خەتێکی کێشە، خەتێکی ڕاست، دوای چەند وردە خەتێکی لە دەوروبەری خەتەکە کێشان. ئەمجا واتە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە وێنە کێشانەوە ئەم ئاەتەی بۆ ماناکردن. دوایی لە سەری خەتەکەەوە ئاماژەیەکی دانا، فەرمی ئەمە کەسێکە کە خەڵک بۆ لای ڕێیخوا بانگ دەکا، کەسێک بەو ڕاستە ڕێدا بێ لانەدا بە ڕێچکەکاندا، ئەوە بەرەو ڕەزامەندی خوای پەروەردگار دەچێت وردەکاریەکی تێدا لە فەرمایشتەکەدا. مەبەستەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام گرنگی زۆری بۆ سێ ئاەتە مبارەکە داوە و هەروەها هاوڵان و شوێنکەوتوانی هاوڵانیش ڕەزا و ڕەحمەتی خوان لێبێت، چونکە وەکو گوتم دە لە قەدەغەکراوەکانی تێدان هەندێکیان بەباری نەرێنی گوتراون وەکو خوان کە قەدەغەن، هەندێکیان پێچەوانەکەیان گوتراوە. بۆ وێنە کە خوای پەروەردگار دەفەرمێ وەبیعەهد الله ئەوفوا، وەفادار بن بە پەیمانی خوا، واتە پەیمانی خوا مەشکێن، ئەوە پێچەوانەکەیەتی. یان کە دەفەرمێ وإذا قلتم فاعدلوا، واتە قسەی نادادگەر مەکەن ئەگەر خزمیش بێ. یعنی تعبیرەکان هەندیشان بە هەردوو باری داهاتوو. بەڵێ جەنابی مامۆستای لە مەوسوعەی ڕەوشت و ئاکاری ئیسلامی لە بەڕۆشنایی قورئان و سوننەتدا دیارە لە بابەتی لێپرسینەوە لەگەڵ خۆداکردن و بەسەر هەڵە و پەلاندا ڕانەبواردن تایبەت بەو بابەتەیمە کە خەوپاراستن لە قەدەغەکراوەکان لەوێ هێناوتە کە پەندوەرگرتن لە هەڵە و کەم و کوڕی، هەروەها پەندوەرگرتن لە هەڵەی خەڵشی. چۆن ئەم بابەتە لەگەڵ بابەتی مەکە خۆپاراستن لە قەدەغەکراوەکان وە پەندوەرگرتن لە خەڵکی دیکە کە ئەمە تووشی ئەم بابەتانە نەبین، تووشی قەدەغەکرا و خو خدەی خراپ نەبین. بەڵێ عەرەب پندێکیان هەیە دڵ ئەسعید و مەنی تەعەڵ بغەیریه، بەختەوەر کەسێک کە پند لە جگە لە خۆی وەربگرێ. واتە کە تۆ کەسێک دەبینی شتێک دەکا پێی ناشیرین دەبێ، ئەتۆ لەوە پند وەربگرە وەکو ئەو مەکە، وەکو ئەو مەکە، چونکە ئەوە دەبینی ئەو قسەیەکی کردووە، ڕەفتارێکی نواندووە، شتێکی کردووە پێی ناشیرین بووە، بەتاکید کە لای خەڵک پێی ناشیرین بوو، لای خوای پەروەردگاریش زیاتر پێی ناشیرین بووە. ئەوە بەوە دەبێت کە تۆ دەڵێت لە لوقمانی حەکیمیان پرسی ئەو عەقڵ و حیکمەتت لە چی هێنا؟ ئەویش گوتی لە خەڵکی نەزان. ئەوتیان چۆن لە خەڵکی نەزان؟ گوتی ئاخر خەڵکی نەزانم دەبینی قسەی هەڵەی دەکرد، کردداری هەڵەی دەکرد، پێی ناشیرین دەبوو، لەوانەوە فێر بووم کە من قسەی هەڵە نەکەم و کردداری هەڵە و ڕەوشت و ئاکاری هەڵە لە خۆمدا نێنمەدی. ئەوە بەنسبەت بڵێن جگە لە خۆتەوە، بەنسبەت خۆشمانەوە هەروە. و مرۆڤ زۆر جارێک هەر پند لە خۆشی وەربگرێ. چەند جار وا هەبووە تۆ قسەیەکت لە شوێنێکدا کردووە جێی نەبووە، یاخۆت قسەیەکت کردووە زیاد بووە، یا بە هەڵچوونەوە قسەیەکت کردووە، یا ڕەفتارێکت نواندووە. ئەمە نەفەرم پێشک دێ تەنگە پرێسکە و بێحەوسەلەیە، ئەمە وا دەڵێن تەنگە پرێسکە بێحەوسەلەیە، کەم تەحەمولە. بوان جێڕامەوە منداڵێکیان هەیە ئێستا وەکو شەلەل دەماغە بڵێن، دایکی باسی کرد، گوتی ئەو منداڵم لەسەر قۆنداغ بووە، واتە دیگویت چلەی نەچوو بوو، یا چلەی چووە و ئەوانە گوتی نوێژم دەکرد، دەبێت چلەی چوو بێ مادەم نوێژی کرد بێ، گوتی نوێژم دەکرد گریا، دام نابوو، تی بابی هات منداڵی ئەوە گشتکە سێ سوازە لێی لێدان، گوتی ئەمیش نوێژەکەم ڕوتم بوو بۆ منداڵە خۆ هیچ نازانێت بۆ لێت کردوانە، توای برمان بۆ لای دکتۆرتان ئەو منداڵە عیبی نەبووە، زەبری پێکەوتووە، بەڵێ زەبری پێکەوتەوە منداڵە بوو بە شەلەل دەماغ. مەبەستم چاو هەڵبەتەوە
ئینسان هێندێک هەڵان دەکە هەر بە هیچ بۆی قەرەبوو ناکرێنەوە ڕاست بەچ قەرەبوو دەبێتەوە. خۆت جەنابیشتان تەمە لە زۆزە لە گرتە ڤیدیۆشتیژە مەسەرەن دەبیندرێت و دەبیسترێتەوە نشتی خراپ قسەی خراپ. ئەم سۆشیال میدیایە کاک محەممەد گرفتی ئەوەیە ساڵ و زەمانە کابرا نامەیەکی دەنووسی دەینووسی من بۆ خۆم هەبوو نامەم نووسە بە تووڕێی بە دڵپڕی دوای کە نووسیم بە دوای بە شوێنەی تەماشام کردوتەوە لێم ئەو نامەم لابردو یاخود هێندێکم لێ سڕێوەتەوە. بەڵام گرفتی سۆشیال میدیا ئەوەیە ئێستا شتێک دەڵێ بە تووڕێی بە هەڵچوونەوە دەست بە دۆکمێکی دادنی هەموو دنیا پێی دەزانێ بۆت خڕ نابێتەوە جارێکی بۆیە عاقڵە و کەسێ فعلەن پند لە هەڵی خۆی وەربگرێ ئەو هەڵانەی کە دەیانکەی پیان ناشرین دەبیات خەفەتیان پێ دەخۆی دووبارەیان نەکەوێت لە پند لە غەیری خۆشی وەربگرێ. بەڵێ مامۆستا لە کتابی گیانی ژیان لە بەرهەموو شوێنەوارەکانی تەسکەی نەفس باسی دووری لە خوو خودە و خراپ و نزم و پاس دەکەی زام پرسیارە بۆیە دەکەم بیبستی و بە بابەتی تەسکەی نەفس لە بەشێکی بەرنمەکان زۆر باسی هەر ئاماژەش دەکەی بەدڵ دەرەی زۆری پێیوەستە بەدڵ ئەم بابەتە چەندە خۆپاراستن لە قەدەغەکراوەکان و خوو خودەی خراپ پێیوەستە بە کەسێکی تەسکێکراو کە لیان نزیک نابێتەوە. بێگومان مرۆڤ هەتا دڵ و دەروونەکەی پاکتر بێ ئەو دڵ و دەروونەی زیاتر پاڵی پێوەدەنێ بەرەشتی چاک وەخوا نەخواستە تا دڵ و دەروونەکەی پیستر بێ زیاتر دەبێتە شوێنی تێدا تروکانی یا گەرا تێدا دانانی شەیطان یعنی ئەو شتێکی سەرمێنرا و شتێکی ئەزمون کراوە بە ئەندازەیەوە کە خەڵک بۆ وێنە لە ڕەمەزاناندا لەبەرەوەی بە ڕۆژوویە و زیاتر ئەهلی نوێژ و تاعەت و تەراویح و قورئان خوێندن و ئەوانە دەبن لە خەڵک بەگشتی لە گوناحان دوورتر دەبێ و خەڵکیش کە تەماشای بکەی بە ئەندازەیەوە کە نوێشکەری باشن ڕۆژوگوری چاکن قورئان خوێنن بۆ خوا سوڵحاون لە خراپە دوورن هیچ گومانی تێدا نییە کانگای خێر و شەڕ ئەم دڵ و دەروونەیە کە ئێمە ئاماژەی بۆ دەکەین ئەگەر ناخۆی ڕوحە بەڵام ڕوحەکە ئەو ڕوحی ئێمە ئەو مێشک و دەماغە بەکاردێنێ بۆ کۆکردنەوەی زانیاری و معلومات وەکو چۆن زمان بەکاردێنێ بۆ قسەکردن چاوت بەکاردێنێ بۆ دیتن گوێ بەکاردێنێ بۆ بیستن دڵ بەکاردێنێ واتە کە پەیوەندی بە دڵە گۆشتینەکەشەوە هەیە بۆ ویستن و نەویستن خۆشویستن و ڕخلێبوونەوە بۆ ئینسان ئاماژە دەکات بە دڵ و سینەی و پێغەمبەریش هەروای کردووە صلى الله عليه وآله وسلم لە فەرمایش تێک دەکە لە صحیح بوخاری مسلم داتوە فەرموویەتی التەقوا ها هنا التەقوا ها هنا التەقوا ها هنا تەقوا لێرەدایە واتە ڕەگوڕیشەی تەقوا پەیوەندی بە دڵ و دەروونەوە هەیە و من بەڕاستی کاک محەممەد طبعا بە گوناحی هەموو کەس خەفەت دەخۆم یا بە غەڵەتی هەموو کەس خەفەت دەخۆم بەڵام بە تایبەت هی ئەوانەی کە خۆیان وەکو میراتگیری پێغەمبەر صلى الله عليه وسلم و جێگیری پێغەمبەر ناساندووە و لەسەر مینبەرەکەی پێغەمبەرن عليه الصلاة والسلام و سەروسیمایەکیان بەخۆوە گرتووە کە هی مسلمانی چاکە و هی خەڵکی وایە کە دین بۆ خەڵک باسکا و ئامۆژگاری خەڵک بکە ئەوانە بەوانە زیاتر خەفەت دەخۆم هیوا هەیە کە قسە دەکا ئەگەر بە چاوی عەقڵ و دڵ تێی بفکری هەز دەکەی کە بۆ خۆ هیچ پەیوەندی بۆ قسانەوە نییە قسەی باش دەکا بۆ خەڵک بەڵام هەز دەکەی کە بەتاڵ و حەتاڵە بۆ بەداخەوە شەپۆلێک لە وڵاتی ئێمەدا باو بووە کاک هەر گەڕانەوە بۆ قورئان و سونەت باش بە تاکید قورئان و سونەت بناغەی دینداری بەڵام هەر بە وشتی بگەڕێ بۆ قورئان و سونەت ئەی نابێ ئەو قورئان و سونەتە تۆ لە ینی کارلێکیان لەگەڵدا بکەی چۆن کارلێکیان لەگەڵدا دەکەی وەکو پێشتر باسم کرد ئەتۆ فیقه بۆت باسی ڕواڵەتی کردەوەکان دەکا بەڵام چ زانستێک بۆت باسی دەرونی کردەوەکان دەکا نێوەڕۆکیان دەکا زانستی تەسکیە ئەو زانستەی کە قورئان وشەی تەسکیەی بۆ بەکارهێناوە پێغەمبەر سەڵ وشەی ئیحسانی بۆ بەکارهێناوە و زانایان زیاتر وشەی تەسەووفیان بۆ بەکارهێناوە وشەی سلووکیان بۆ بەکارهێناوە بەداخەوە لە وڵاتی ئێمەدا
لەبەر هەندێک کەسە بۆ ئەهلی تەریقەت و تەسەووفەوانە لا دەرو یعنی یاخو غەڵەت و پەڵەتیان هەبووە کە ئەسلی تەریقەتەکان و ئەسلی ڕێبازەکان وان نییە. هەموو ڕێبازەکان دانراون بۆ پەروەردەکردنی خەڵک، بەڵام هەندێک خەڵک بەو ناوەوە بە ناوی تەریقەت و دوکانی داناوە. جا لە ئەنجامی ئەوەدا جۆرێک لە سڵەمینەوە دروست بووە و تەوژمی وەهابیگەریش بە ناوی سەلەفی وەهابیگەری ئەویش هاتووە کاکە وەرن تەسەووف و تەزکیە و ئەوانە کاکە هیچ ئەوە نیە هەموو خۆڕافەی و بیدع و چی خەڵکیان دڵزەدە کردووە زیاتر، خەڵکیان دوور خستوتەوە. سەرنجام کابرا تەماشاکە ڕیشێکی درێژی هەیە، سیمایەکی ئەوەی هەیە، قسەی زلزلی هەیە، بەڵام تەماشاکی نێوەڕۆکەکەی بۆشە، نێوەڕۆکەکەی بۆشە، دڵی پڕ لە حیقد و لە بوغز و دڵی پڕ لە خۆپەسەندی و خۆبەزلگری و خەڵک بەکەم تەماشاکردن و کاکەوە لەکوێ مسڵمانەت هەیە. بۆیە پێشینی چاکی ئێمە ڕزا و ڕەحمەتی خۆیان لێبێ زۆر کاریان کردووە پێش لەسەر ڕواڵەت لەسەر دەروون سەر ناخیان لێرەوە دەبێت چاکبی، ئەگە لێرەوە چاکبی چاک دەبی، ئەگە لێرەوە خراپبی خراپ دەبی. و من وەکو گوتم زۆر پەرۆشی هەر کەسێکمەکە قسەی غەڵەت و کردداری غەڵەت و ڕەفتاری غەڵەتی لێ دەپشکێتەوە، بە تایبەت ئەوانەی کە خەڵک لەسەر ئیسلامی حساب دەکا، ئەوانە خەڵک کردەوەی خراپیان لێ ناشیرینترە، هەر وەکو کردەوەی چاکیشان لێ جوانترە. باش مامۆستا گیان، کۆتا پرسیارەکانم ئەوەیە ئەویش تێکەڵاوی و هەستان و دانیشتن لەگەڵ کەسانێک کە بەرەو قەدەغە کراوەکان و خودەی خراپت دەبن. ئەمە کاریگەری چۆن لەسەر بابایەکی مسلمانەیە کە زۆر جار دەگوترێ من لەگەڵ فلانە لایەن و فلانە چیندام، وم کەسێکی مسلمان و دیندار و نوێشکەرە، بەڵام دەرئەنجامەکەی دەیبا بەرەو قەدەغەکرا و خودەی خراپ. کەواتە چەندە پێویستە لەگەڵ کەسانێک هەستانی و دانیشتن هەبێ کە دوور بکەینەوە لەو بابەتانە. خۆی پەروەردگار لە سوورەتی تەوبەدا دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا اتقوا الله وكونوا مع الصادقین. ئەی ئەوانەی بڕواتان هێناوە پارێز لە خوا بکەن و لەگەڵ ڕاستان دابن. مرۆڤ کارتێکراو دەبێت بە ژینگە و بە دەوروبەری، کارتێکراو دەبێت چ بە باری خراپەدا چ بە باری چاکەدا. و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وێنەی بۆ هێناوەتەوە لەو فەرمایشتەدا کە بوخاری موسلم لێیان جێڕاوەتەوە کە دەفەرمێ مەثەل الجەلیس الصالح وجەلیس السوء كحامل المسك ونافخ الكير. وێنەی دۆست و ڕەفیقی چاک و دۆست و ڕەفیقی خراپ وەکو عەترفرۆش و ئاسنگەر و کوورەچی وایە، کە دوای لە درێژەی فەرمایشگا دەفەرمێ بابای عەترفرۆشیان لێی دەکڕی یا دەدات یا بۆنی خۆشت بۆ دێ، بابای کوورەچی و ئاسنگەریش یا بەرگت دەسووتێن یا بە تەقەتەقەکەی یا بۆنی ناخۆشت بۆ یا بە تەقەتەقەکەی جاڕس دەبی. گومانی تێدانە کە ڕەفاقەت و نزیکی بە هەردوو بارەکەدا کارتێکەرە. و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی يحشر المرء مع خليله یا على دين خليله فلينظر أحدكم من يخالل. مرۆڤ لەسەر ئاینی سەر ڕێبازی دۆست و خۆشەویستەکەی حەشر دەکرێت کۆ دەکرێتەوە. هەر کامێک لێ و باباش سەرنجدا لەگەڵ چێدا دۆستایەتی و ڕەفاقەت و نزیکی دەگرێ. هەر عربیش دەڵێن لا تسل عن المرء وسل عن قرينه فكل قرين بالمقارن يقتدي. لە مرۆڤ مەپرسە لە دۆست و نزیکەکانی بپرسە، بزانە ڕەفیق لەگەڵ چێ دەگەڕێ، لەگەڵ چێ دۆستە و نزیکە و هاودەمە. هەر کەسە شوێن هاودەم و نزیکەکانی خۆی دەکەوێت، چە بەوەکو گوتم بە باری خێردا چ بە باری شەڕدا. زۆر سوپاس دەکەین جەنابی مامۆستا عەلی باپیرزانە و بیرمەند کە لە ئەڵقەی 33 لە بەرنامەی ڕۆشنایی لەگەڵدا بین. سوپاس بۆ جەنابت و بۆ هاوکارانیشت. سوپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستان، سوپاسی هاوکارانم دەکەم تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.